ئەمڕۆ لەگەڵ دەستەیەک لە مامۆستایان و فەرمانبەران و بەشێک لەو مامۆستایانەی کە هەژماری منیان پڕ نەکرد بووە ماوەی چەند مانگێکە موچەکانیان وەسێنراوە ئەمڕۆ لە محکەمەی ئیتیحادی سکاڵای یاساییمان تۆمار کرد دەربارەی کەمتەرخەمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەربارەی ئەوەی کەوا ئەو مەسئولیەتە دەستوریەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ ئەو مەسئولیەتە دەستوریە جێبەجێکە بەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران حکوومەتی هەرێم بیکە. دوای کۆمەڵێک هەوڵ لە بینینی لیژنەی مالی لە بینینی هەندێک فراکسیۆنی سیاسی و لە هەندێک هێزی سیاسی دوجار توانیان بەیەکەوە کە بچینە محکەمەی ئیتیحادی و ئەو سکاڵایە تۆمارکەین و ئەوەش بۆ پاڵپشتی ئەوەی کە لەناو موازنەکراوە بە هەمان شێوە لە محکەمەی ئیتیحادی سکاڵاکەمان تۆمار کرد و خوازیارین کە لە ڕۆژانی ئایندا چالاکیەکان چرپ کرێتەوە بۆ ئەوەی هەموو هێزە سیاسیەکان لە عێراق ببینی و لە ناو موازنەیشە کە لە ناو پەرلەمانە بێت تەواوی فراکسیۆنە کوردیەکانە بێ پشتگیری بکەن بۆیە بە دوای ئەوە ئاگەڕێین کە ئێمە وەکو فراکسیۆنی هیوا کە دەندام پەرلەمانین کە پێک هاتووە لە فراکسیۆنی هەڵوێست و فراکسیۆنی یەکگرتووە و فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ناو پەرلەمانە لۆبیەکەین بۆ کاتی موازنە کە ئەو فەقرەی دای ئەنین لە ناو موازنە ئەوە دەنگدانی لەسەر بکرێ و دەنگی تەواو بێنێ بۆی فەرمانبەران و مامۆستایان چیتر مەحروم نەبن لە ئەو مافە دەستوریەی کە هەیە بۆ پلەبەرزکردنەوە ڕۆیشتوین و ئەوەمان بەدادگاوتووە کە لە ئەنجامی ئەوەی محکەمەی ئیتیحادی بڕیارێکی داوە کە تەوتین بکرێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبووە بە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادیوە بە ئەو دادگای ئێوە بۆیە لە ئەنجامە موچەی هەندێک لە فەرمانبەران بڕاوە ئیضافەتەن ئیلا ئەوەی کەوا ئەمانە پلەیان بەرز نەکراوەتەوە پلەبەرزکردنەوەیان وەساوە کە حەقێکی دەستوریە